ئەڵێ لە زەمان جارانە ینی قەدیم عالمێک هەبوو مامۆستایەکی گەورە ینی ئیمامێک لە کاتی وتارێکە محازرێک لە محازەرەکانی لە کاتی گەرمەی وتارەکە کە تەلەبەکە زۆر تەلەبەیەکی زۆر دانیشتە ئەمەنە ینی تەلەبەکان دانیشتبوون حتا ینی بڵێم جێی کەسی تر نابووە لە ناو مزگەوتەکە. ئەڵێ مامۆستا لە کاتی ئەو وتارە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتارەکەی باسی تەلاقە، ظیهارە، ئیلاءە، ئەو بابەتانە کە معاملات لەگەڵ خێزانە. ئەڵێ مامۆستا ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەلاقی کردووە، ینی تەلاق ژنی تەلاق داوە، و ئیلائیشی کردووە و ظیهاریشی کردووە. طبعا تەلاق ئەوە دیارە ینی لە ژن جابیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی، و ئیلا ئەوەیە کە سوێنە خۆی کە مدەتێک ناچیتە لای خێزانەکان لێی دوورەگری لەبەرەوەی ئەدەب وەکو بۆ ئەدەبێک وەریگری، ئەویش نابێت لە 4 مانگ زیاتر تێپەڕ بکە وەکو لە ئاەتە هاتووە خوای تەعالی فەرمێ لە 4 مانگ زیاتر نابێت تێپەڕ بکە، ینی نهایەتی 4 مانگە بۆ ئەدەبدانی ژنەکە. ئیلا پێغەمبەر کردوێتی صلی الله علیه و سلم، کردوێتی 1 مانگ، حتا ئەڵێ مانگەکە 29 ڕۆژ کردوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، لەوەدا 30 ڕۆژ ڕۆیشتووەوە بۆ لایەن. وتیان ئەی پێغەمبەری خوا جارێکان مانگەکە ئیمڕۆ 29 ینی ڕۆژێکی ما فەرمێتی مانگ جار 29 ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەزی کردو بگەڕێتەوە بۆ لایەن، بەس بۆ ئەدەبدانی ئەوان مەسەن ئەمەی کردووە. حاڵەتی سێم ظیهارە ئەوەیە کە تۆ بە خێزانەکەت بڵێ تۆ دایکم وایتە، ینی چۆن لە دایکم حرام دایکم نە من حرامە تۆ شۆکە دایکم وایتە. طبعا ئەمە لە شریعەتی ئیسلامە ئەم ظیهارە لە سوورەتی مجادیلەیە خوای تەعالی داوا لەو کەسانەکە کە ئەو قسە ئەکەن دوای ئەیانەوە جارێکی تر بڕۆنەوە بۆ لای خێزانەکانیان ئەبێ عەبدێک ئازادکەن، ئەگەر عەبد نەبوو ئەبێ 2 مانگ بە ڕۆژوو بن، ئەگەر ئەوە نەبوو ئەبێ نانی 6 فەقیر بدەن. ئەم مامۆستا بەڕێزە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەلاقی داوە و ئیلائیشی کردووە و ظیهاریشی کردووە. طبعا ئەم تەلەبە ئەڵێ من دانیشتبووم مامۆستا وای وت ئەڵێ زۆر عەجایب مات، ئەڵێ دەنگم نەکرد ئەدەبەن هەتا دەرسەکە تەوا بوو، دوای دەرسەکە پرسیاروەم وەڵام کرا دەنگم نەکرد. مامۆستا لێیدا ڕۆیشتۆ ڕێفەقەیشی لەگەڵا ڕۆیشتنەوە بۆ ماڵ، ئەڵێ دانیشتن منیش وەلایان ڕۆیشتم، ئەڵێ هیچم نەوت. ئەڵێ دوای ئەوەی دەوروبەری خەریک و چۆڵە بوو 1-2 تەلەبەمان وتی تۆ ئەڵێ کەسێکی غەریبی وەڵێ ئیشت هەیە فەرموو ئەگەر ئیشێک تیان لە خزمەتتا. وتم بەڵێ ێرە وەڵا ئیشم هەیە. ئەڵێ بە تەلەبەکانی وتی ئێوە بڕۆن نەکا ئیشێ تایبەتی هەبێ. ئەڵێ تەنیا بوویەوە مامۆستا. وتم مامۆستا گیان وەڵاهی ئیشەکەی من ئەوەیە کە جەنابەت فەرمووت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەلاقی داوە، ئیلائیشی کردووە، ظیهاریشی کردووە، و خوای تەعالی لە قورئانە دەربارەی ظیهار ئەفەرمێ ئینەه منکر من القول وزورە، یعنی ظیهار منکرە و زورە، یعنی قسەیەکی درۆیە، قسەیەکی منکرە، و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معسوومە لە درۆ و لە منکر. ئەڵێ بێدەنگ بوو مامۆستا، ئەڵێ هەڵسا سەری ماچ کرد، ئەڵێ سەرمی ماچ کرد وتی تۆ مامۆستای منی خوا دێ ڕازی بێ، بەیانی لە دەرسەکە هەم ئامادە بەرەوە. وتی بەیانی پێشەوەی من بگەمە ئەوێ تەماشام کرد مامۆستا لەسەر مینبەر، ئەو کاتە مینبەرێ بۆ دانیشتن لەبانی دەرسیان داوەتەوە بۆ دانیشتنەوە. ئەڵێ هەر دەرکەوتم لە دەرگاکە مامۆستا وتی یا ڕەبی بەخێر بێ مامۆستای خۆشەویستم تۆ مامۆستای منی. ئەڵێ ئەو وایوت ئەڵێ خەڵکەکە هەمووی تەماشای دوایان کرد، ئەڵێ ڕێگای بۆ بکەنەوە، ئەڵێ وەڵڵاهی وا هەڵیان گرتم خۆشم نەبزایی چۆن گەشتەوە بەردەمی مامۆستا. ئەڵێ ئەوە نەقڕەواڵە خۆ ینی مەجلیسەکە هەڵیان گرتم باڵگرتم بردمیان بەردەمی مامۆستای دامیان نا. ئەڵێ ئەمەنە مفاجعە بوو بۆم، ینی نەمەزانی کوێیە، ینی ئەمەنە موقفەکە مفاجع بوو. ئەڵێ وتی ئەم پیاوە بەڕێزە دوێنێ کاتێ من وتم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەلاقیشی داوە، ئیلائیشی کردووە، ظیهاریشی کردووە، ئەم پیاوە بەڕێزە بۆی ڕاست کردمەوە کەوا من هەڵم کە پێغەمبەری خوا ظیهاری نەکردووە. و مەوزوعەکەی ڕوون کردەوە و پاشان فەرمووی ئەو ڕاستی کرد من هەڵە بووم، ئەو مامۆستای منە و خوای گەورە جەزای خێری باتەوە. جا بەڕاستی ئەمە زۆر گرنگە، زۆر گرنگە ئێمە لە کاتی هەڵەکردنە زۆر احتیاطی بێ لەلامان
هەڵەکانمان ئەگەر یەکێکیش ڕاستی کاتەوە پێمان ئاعتیادیە پێمان ئاسایی بێ چونکە ناکرێ ئێمە لەسەر غەڵەت بەردەوام بین چییە وەڵا هەنێ کەسەیە وەڵا کاکە عیبە تۆ لە قسەی خۆتە پەشیمانە بدە بۆ عیبە کاکە عیبەوەیە تۆ لەسەر هەڵە بەردەوام بی عیبەوە نییە تۆ لە قسەی خۆت پەشیمانە بیتەوە هەنێ کەس جار وایە ڕەخنە لە یعنی لە منەگرن یا لە عالمێک یا لە بانخوازە یا لە هەر کەسێکی تر ئەڵێ وەختی خۆی مامۆستا ئاوای وتە ئیسە شتێکی تر ئەڵێ ئیمام ئەوە فەزڵە ئەوە فەزڵە صاحبی سبل السلام ئەمیری سەنعانی بابەتێک هەبوو لە بابەتێکە فتوایەکیدا دوای ماوەیەک بۆی دەرکەوت ئەو بابەتە غەڵەتە دوای ماوەیە بۆی دەرکەوت ئەو بابەتە غەڵەتە کتێبێکی لەسەر خۆی نووسی کتێبێکی لەسەر خۆی نووسی وەڵامی خۆی دایەوە کتێبێکی نووسی وەڵامی خۆی دایەوە دوای ماوەیەکی تر چەند ساڵێکی تر بۆی دەرکەوت قسەی دووەمی غەڵەتە قسەی یەکەمی صح بووە ئەمجا یەک کتێبی تری نووسیەوە وەڵامی قسەی خۆی داوە کتابەکەی خۆی وەڵامی کتابی ئەمە لە سبل السلامی ئیمامی سەنعانیە هەیە يعني عيب نییە ئینسان ئەگەر نقصانێکی هەبوو یا ئەگەر غەڵەتێکی هەبوو پەشیمان بێتەوە پەشیمان بوونەوە سەربەرزیە مادام بۆ حەق پەشیمانە بیتەوە مادام بۆ حەق نەک بۆ پارە بۆ پول بۆ نازانم چی بۆ ئەم شتانە